هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق ئەمڕۆوانە بێژانی گرێبەست لە بەردەم پەروەردەی کەرکووک گرت بوونەوە و داوای مافەکانی خۆیان دەکەن کە خۆی لە پێدانی موچەی چەند مانگێک و جێبەجێکردنی بەرگەکانی بڕیاری 315ی ئەنجومەنی وەزیران دەبینێتەوە. ئیمڕۆ هاتوونە بۆ داواکردنی مافەکانی خۆمان بۆ دەستپێدکردنی محازرەکان ببینە عەقد وەکو هەموو وەزارەکانی دیکە. وەزارەکانی دیکە کارەبایە ئاوە هەمووی بوونەتە عەقدی ڕەسمی، بەڵام ئێمە ماوین ببینە عەقدی ڕەسمی هێشتا تەزبیت نەکراوین. هەر ئەمڕۆ بەیانی ساڵ و 2 ساڵمان پێکەن ئێمە لە 2018 محازرین تا ئێستا حەقی خۆمان ما وەرنەگرتووە. محازرەکانی کەرکووک هاتوون لێرە خۆپیشاندانی خۆمانەکەین، داوامان لە حکوومەتی عێراقی هەیە کە بمان خاتە سەر بڕیاری 315 کە موچەکەمان کەمە، داواکاری موچەکەمان بۆ زیادکەن. ئەم خۆپیشاندانە سەرجەم پارێزگاکانی عێراقی کردوێتەوە، تەنها کەرکووک نییە. هیوادارین بەڕێوەبەری کەرکووک بێتە دەرەوە داواکارەکانمان جێبەجێ بکە و ڕەوانی وەزارەتی بکە بۆی بتوانین موچەکانمان بۆ زیادکەین. ئەم مامۆستایانە لە خۆپیشاندان و ناڕەزایی ئەمڕۆیان وێ ڕایڕاگرتنی دەوامی یاسایی پەروەردەی کەرکووک داوا دەکەن هەرچی زووە وەزارەتی پەروەردەی عێراق داواکاریەکانیان جێبەجێ بکات بە پێچەوانەوە لە دەربڕینی ناڕەزایی بەردەوام دەبن. ئێمە وەکو مامۆستایانی گرێبەست ئەمڕۆ هاتوونەتە بەردەم تەربیەی کەرکووک کە داواکاریمان ئەوەیە کە مادەی 315 جێبەجێ بکرێت. هەتاکو ئێستا پەروەردەی کەرکووک نەهاتوتە دەرەوە بەدەم داواکاریەکانمانەوە بێت بزانێت چمانەیە و چمان ناوێ. لە هەموو عێراق ئەم وانەبێژەیە ئەم خەڵکە هاتووە سەر شەقام بۆ داواکردنی لە مافەکانی وانەبێژ. بەو شێوەیە تەعاملمان لەگەڵاکرێت، چینی ڕۆشنبیران چیری مستەقەفین بەو شێوەیە تەعامل لەگەڵاکرێت. ئێمە یەکچەند ساڵێ مامۆستای محاضرین بۆچی 230,000 دەن بە من؟ باشە من خاوەن مناڵم، بۆ نمونە خاوەن پێداوی تایبەتم وەک خۆم، جەماعەت بە هەمان شێوە هەمووی شووی کردۆژینی هێناوە یاخود گەنجە ئەوێ خۆی پێونە هەتا کەی تەمەنیمان بۆ نمونە بکەشە 39 ساڵ هەیە 40 ساڵە هەیە 50 ساڵە تەمەنی وانەبێژمان هەیە 15 ساڵ وانەبێژە. بۆچی ئێوە تەنانەت ناتوانن ئێوە قەراری 315یان بۆ دامەزرێن بۆ ئەوی بتوانن ڕێژەیە لە پارەکانیان بەرز بکرێتەوە. بۆ نمونە کە 315,000 بە من دەدەی عەفوان 215,000 ناتوانین بکەیت 400 شێک یعنی 200,000 زیادکەی. لە سەرەتای ئەم ساڵەوە وەزارەتی پەروەردەی عێراق نزیکەی 10,000 مامۆسای وانەبێژی لە کەرکووک با گرێبەست دامەزران، بەڵام زیاتر لە 4 مانگە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە بۆیە داوا دەکەن لەگەڵ پێدانی موچەکانیان بەرگەکانی یاسای 315 ئەنجومەنی وەزیران جێبەجێ بکرێت کە کۆمەڵێک ماف و ئیمتیازاتی داوە بە مامۆستایانی وانەبێژ. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.